لەم جێگایە هەموو ڕۆژێک خواردن ئامادە دەکرێت. خواردنەکە بۆ ئەو کەسانەی کە بێنانن. ڕۆژانە حاجی نامیق لەگەڵ ئەم ژنە خواردن بۆ زیاتر لە دەیان فەقیر و هەژار ئامادە دەکەن. بۆ تەلانەی بێلانەکان و کەم دەرامەتەکان. هەزار دامان ناوە چ بۆ فەقیر و بۆ هەژار و بۆ داما و یەکێک لە هەموو لایەکەوە خەڵکێ بۆ ناخوازن کاکە لە سووریاوە لە ڕوومانیەوە لە پلوزەوە لە حەدیسەوە لە عانەوانەیە لە هەموو لاکانەوە لە تکریتەوانێ و لە مووسڵەوانیەوە چی ئاوارە و ماوەڵە و وچێل و مچێل و فەقیری شارێ فەقیری سلێمانی و سەجادەکان و لە هەموو جێگایەک لێن تکێ نانە خۆن و ئیستراحەتێکن و چایەکە خۆن و ئەڕۆن. خواردنەکانی ئێرە بەپی ڕۆژەکان دەگۆڕێت، ڕۆژێک مریشک و ڕۆژێک گۆشت، هەموو ئەمانە لەسەر حسابی حاجی نامیقە. لەزەت و پاک و خاوێنیش لە بەرچاو گیراوە. ئەمە کارێکی خێرخوازیە، ئەمە ماڵی خۆمانە، ئێمە عایدی کەس نین، عایدی هیچ لایەنێک نین، ئەمە لەبەر خاتی خوای گەورەیە، بۆ خوایەکەین، ئەینا هیچمان مەتڵەب نییە، ئەمە عەشقی خوای گەورەیە، ئەمە ڕۆژانێ وەکو دایرە وایە، هەموو ڕۆژ شلەیە و برنجە و چایە و نانە و ئاوە و جومعانیش بە گۆشتەوەیە. کاکە ینی شتەکان بەم نەوەها ڕابەڕێراوەتە. جاری وایە 150 بەس لە جومعانە زیاتریەت، لە جومعانە خەڵکەکان زیاتریەت چونکە مریشکە، بەس ڕۆژانی کە کەمترە، ڕۆژانە لە 12 ئەمە نان تەوزیعەکەین بۆ خەڵکەکە. لەگەڵ نزیکبوونەوە لە کاتی نانی نیۆڕۆ دەرگا بۆ فەقیر و هەژارەکان دەکاتەوە. لە شاری سلێمانی نیۆڕان هەژاران سکی برسیان تێر دەکەن، ڕۆژانە ناهێڵێت بێلانەکان برسی بن. زیاتر لە 14 ساڵە ئەم گەنجە نانی خێرخوازی دەستی حاجی نامیق دەخوات. هەندێکیش لە خواردنە خێرخوازیەکەی حاجی نامیق دەبنەوە ماڵەوە. دەڵێت کاری خێرخوازی جێگەی دڵخۆشی هەژارانە. خودی خۆم 14 ساڵە ئەم تەکوێ لێرە نەبووە لەو بەرەوە و نانی لێ خۆم. لە کرنتیە بووە مزگەوتی گەورە نەبوو ئێرە بووە خەڵک نانی لێ خواردو. خۆمان لە ئوتێلین جاری وایە لێرە نانە خۆین و منجەڵێنین بە منجەڵەکان نانەبینەوە و دوعای خێری بۆکەین. ئەوانەی کاری خێرخوازی بۆ فەقیرەکەن و فەقیر و داما و هەژار و کرێکار و غەریب یا ڕەبی خوا دەست بگری بە عمریانەوە بە هەشتی بەرینیان نسیب بکەی. لە ڕۆژانی هێنی زیاتر قەرەباڵغا بێنەوا و نەدارەکان خواردن دەخۆن. زیاتر لە 20 ساڵە کاری خێرخوازی دەکات. نمونەی کاری خێرخوازیە. ئەم خێرخوازە لە دوای 20 ساڵ کاری خێرخوازی دەڵێت بەردەوام دەبێت بۆ ئەوەی نەدار و بێنەوەکان سکیان برسی نەبێت. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.